بروی گەنج دەبی بە منطق بیگریەوە لە بروی گەنجیان پێخنا ناکرێت ئیتر لێرەوە شەریکات دەستیان بەو نوع مارکتینگانە کردو تەوان پێشتر بێزیان نەدا ڕکلام بکەن بێزیان نەدا مارکتینگ بکەن یان خۆیان بگەین ئەو ئاستەی شەریکەکە مدیرەکەی ساحبەکەی مدیری مەبیعاتی مدیری مارکتینگی دابەزێتە ئەو ئاستەی بڕغوو وەصفی سیارەکەی خۆی بکات و هێرش بکاتە سەر سیارەکانی ڕکابەری ئەو شتە نەمان دەدێت کە شەریکات دەگاتەوە ئاستەی کە لە گەورەوە تا بچووک هەمویان ئیش لەسەر مارکتینگ دەکەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان شێوازی بیرکردنەوەی گەنج و شێوازی بیرکردنەوەی خەڵک بگۆڕن دەلادە لە یەک شت دەکات کە ئەو شەریکاتانە مەبیعاتیان بەپێی پێویست نەمایە. طبعا کۆنسێپتی ڕیکلام و کۆنسێپتی شێوازی گۆڕینی عقلێتی مارکتینگی شەریکاتی سیارەت کە بۆ شێوەیە ئێستا گۆڕایە شتێکی ینی چۆن بڵێم تایبەت و جیاوازە خۆی دوو فئە هەیە لە دنیاە کە سیارە بکڕیتن لە زۆربەی وڵاتان و بگرێت لای خۆشمانە ئەویش فئەی گەنج لەگە فئەی بەتەمەن و ئەوانەی کە زۆر تااقەتی شتی ڕیسکی و شتی ئەوەیان نییە بۆ نمونە کابرایەکی تەمەنی 45 ساڵ یان 50 ساڵ کابرا بۆ نمونە بڕیار دەدا سیارێکی هایبر بکرێن یان هەر سیارێک بکڕی دەچی لەوە چیلەکە ئەوە بڵێ نەڵێ وەزعی مادی باشە لە یەکەی تەمەنی 20 ساڵەکان زیاتر متەمەکینترە زیاتر خۆی تەکوین کردیە بۆیە کە دەچی بڕیار دەدا سیارەیەک دەکڕیتن لە بڕاندێک لە هەر بڕاندێک بی کە دەچێتە وەچیلەکە لە وەچیلەکە سیارەکە دەکڕیتن و پارێکی زۆر ئێکسترا دەداتن بۆ زەمان و بۆ ئەو شتانە بۆی سیارەکەی بۆ بڵێن 100% زمانی هەیە و زمانی پاتریەگرتۆ زمانی مەکینە و زمانی ئۆندا 1000 کیلۆمەترە و سیارەکە شتێکی لێبێ ئەوان بۆی چا دەکەن و زای دەنیش زۆربەی شتەکانی فریە طبعا ئەو شتە تۆزێک لەگەڵ گەنج عکس ئیژەکە بۆ نمونە گەنج دەبی قەناعەتی پێ بکەی و لە بەرۆی گەنج بە فترە لە بەرۆی کەسێکی ینی ئەوەیە ڕیسک تێکرد ینی ئەو کەسەیە کە ئامادەی ڕیسک وەرگشتی تازە تاقیکاتۆشتی خەتەر تاقیکاتەوە وەکو نەفەری بەتەمەنتر نییە بۆیە قەناعەتکردنی گەنجی زۆر زەحمەترە لە قەناعەتکردنی نەفەرێکی بەتەمەنە بەرۆی گەنج دەبی بە منطق بیگریەوە و زایدەم بە تەجروبە بۆیە قەناعەت پێکردنی ئەو شەریکاتانە بۆ گەنج لە شتە هەرە مستحیل و زەحمەتەکانە لە بەرۆی گەنجیان پێخنا ناکرێت لە بەرۆی گەنج حەزی لە شتی زاهیڕیە حەزی لە سیارەکە مواصفاتی زۆر بەرز بی و هەموو شتێکی تێدابی لەمان کاتژە نرخی گونجاوی لە بەرەوەی هێزی کڕینی کەمترە لە نەفەرێکی 35 ساڵ ئیتر لێرەوە شەریکات بۆ نمونە ناتوانن گەنج بە ئاسانی قەناعەت پێ بکەن ناتوانن گەنج بە ئاسانی والێ بکەن کە بە ئاسانی بتوانێت ئەو شتانەی کە هەیەە پێی بفرۆشن ئیتر لێرەوە دەوری چی دەبینی هەندێک لە شەریکاتەکانی سیارە ئێستا دەستیان بەو نوع مارکتینگانە کردو تەوان پێشتر بێزیان نەدا ڕکلام بکەن و پێشتر بێزیان نەدا مارکتینگ بکەن یان خۆیان بگەین ئەو ئاستەی شەریکەکە مدیرەکەی ساحبەکەی خاوەنەکەی مدیری مەبیعاتی مدیری مارکتینگی دابەزێتە ئەو ئاستەی بڕغوو وەصفی سیارەکەی خۆی بکات و هێرش بکاتە سەر سیارەکانی ڕکابەری ئەو شتە نەمان دەدێت لەبەر ئەوەی کە شەریکات دەگاتەوە ئاستەی کە لە گەورەوە تا بچووک هەمویان ئیش لەسەر مارکتینگ دەکەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان شێوازی بیرکردنەوەی گەنج و شێوازی بیرکردنەوەی خەڵک بگۆڕن ئەوە دەلادە لە یەک شت دەکات کە ئەو شەریکاتانە مەبیعاتیان بەپێی پێویست نەمایە و زایدەن خەڵک زۆر لەسەریان هەڵگەڕایەوە لەبەرەوەی وەختی خۆی سیارێکی زۆریان بە خەڵک گوتیە مقابل مواصفات و سیاراتی بێکواڵەتی و قازانزەکی زۆریان کردیە ئەگەر بگاتەوە ئاستەی ئەو شەریکاتانە سپۆنسەری ئەو بەرنامانە بکەن زیاتر گەنج گوێرە لەگری زیاتر گەنج لەگەڵی ئاشناترە ئەو دەلات لەوەی دەکات کە ئەو شەریکاتانە مەبیعاتیان زۆر خراپە مەبیعاتیان باش نییە بۆیە ئەو گەیشتونەتەوە ئاستەی مدیرە هەرە گەورەکان لەگەڵ گەنجی هەرە گەنجەکان دادەنیشی لە بەرنمەیەکی فول گەنجانە باسی باشی سیارەی خۆی دەکاتن و لەگەڵ ئەوەی خراپی ئەوە و داتای ناڕاست بڵاو دەکرێتەوە و داتای شێوێنەر یان دەشێوێنرێ یان داتای بەنەوەیەک دەستکاریکردن و لە هەمان کاتدا ڕاستی ینی بەهاراتی پێدا دەکرێت بۆی خەڵک بەرەو ئاراستەیەکی تر بڕواتن طبعاً ئینسانی زیرەک و گەنجی زیرەک و نەفەری زیرەک پێشەوەی هەر شتێک بکڕێتن ئەبێ ریسێرچێکی تایبەتی خاصی خۆی بکاتن هەر کەسێک لە دنیا هەر شتێک دەکرێتن یان بڕیار دەدا شتێک بکرێت هەندێک کەرستە و ئەدەوات و تولزی خۆی هەیە بۆ ریسێرچ بۆ نمونە من کە بڕیار دەدەم سیارەیەک دەکڕم یان لاپتۆپێک دەکڕم یان مۆبایلێک دەکڕم من هەموو ئەو ڕکوارمنتانە و هەموو ئەو پێداویستیانە و هەموو ئەو شتانەی کە خۆ من پێویستمە لەو بەرهەمە دەینوسمەوە یان باسی دەکەم لەمان کاتدا ئەو شتانە
لە چ بەرهەمێک هەیە و بۆ لەو بەرهەمە هەیە بۆ لەو بەرهەمە نییە بۆ ئەو بەرهەمە شتەکەی ئەو هەموو شتانەی تێدایە کە من دەمەوێت و هەرزانترە بۆ ئەوە گرانترە ئیتر کە تۆ ئەو هەموو داتایات ئەنەلایز کرد و ئەو هەموو داتایات تەحلیل کرد ئەو کات دەگەی ڕێگای ڕاست بۆی بزانی کە کامەشت باشترین شتە بۆ تۆ نەک کامەشت باشترین شتە بۆ بازار بۆی شەریکات هەڵن نەخەڵەتێنی ئیتر لێرە کە شەریکات گەیشتێتەوە ئاستە کە بگاتەوە ئاستە دابنیشن لەگەڵ مەکتەب و لەگەڵ عدادی و لەگەڵ ڕۆزەش ڕیکلام بکەن بۆ شتەکانی خۆیان و داتای ناڕاست بڵێن ئەوە بەڕاستی بزانن کە فرۆشتنیان زۆر خراپ بووە و بە هیچ شێوێک لە شێوەکان گەنج مشتریان نەمان چکە گەنج زۆرترین کەس سەرکێشترە لە چاو نەفەری بەتەمەن گەنج حەزی لێ 2 ساڵزارێک سیارە بگۆری 3 ساڵزارێک زوو لە سیارە بێزار دەبی وەز نەفەرێکی 35 ساڵی کە سیارێکی بە سفری کڕی لە شەریکە بەلای کەمی 10 ساڵ لێ دەخوری بەس گەنج خۆی بکوژی 3 ساڵ 4 ساڵ زیاتر لێ ناخوری زارێ ئەگەر پارەی هەبی و وەزە و ئیمکانێتی باشبی پێی ئەتیادی هەموو ساڵ سیارە بگۆڕی لەبەرەوەی بیرکردنەوە شێوازی بیرکردنەوەی گەنجی ئەو تەمەنە شتەکە ئۆکێ ئەم ناتوان حکم کەم کە بڵێ شتە ڕاستیان غەڵەتەرێکە بەس لە هەمان کاتیشدا ئەوە شێوازی بیرکردنەوەی زۆربەی گەنجە لە هەموو دنیا نەکرد لای خۆمانی تر بۆیە ئەو کۆمپانیانە بە هەموو شوێک لە شێوەکان گەیشتونەتە ئەو ئاستەی کە خەڵک بەرەو ئاراستەیەکی غەڵەت و خوار ببن و داتای ناڕاستی پێ بڵێن بۆی خەڵک بترسێ بێتەوە سەر ئەو ڕێیەکە ئەوان پێیان ڕاستە کە ڕاست نییە ڕاستە ئەگەر ڕێیەکە بە سیارەیەک بکری لەوە چیل و زەمان و ئەو شتانەی لەگەڵبی ئەوە شتێکی خراپ نییە و غەڵەت نییە و ڕاستیشە بەس مقابل ئەوە من ئەو پارە زۆری کە پێ دەم چوەر دەگرم ئایا بۆ ئەسڵن ئەو پارە زۆری بدەم کە بزانم هەرزانتر هەیە و ماسفاتیشی بەرزتر ئیتر بۆیە ئەو عقلێتە ئاگدار بن زۆربەی سوۆشیال میدیا پڕ بۆ لە ڕیلی ئەو نوع ڕیکلامانە بۆ نوع ڕیکلامانە هەڵمە خەڵەتێن کە شەریکەیەک بگاتەوە ئاستەی لەگەڵ گەنج بەرنمەیەک بکە و بەرنمەکە فول بۆ گەنجانە بزانە ئەوە فرۆشتنی خراپە و بزانە فرۆشتنیشی لە گەنجان تقریبەن نەما چکە گەنج معقدترین و ئیزعازترین کەستمەرێکە بتوانانی قەناعەتی پێ بکەیت 100% کە ئەو بەرهەمەکەی تۆ بکری بەرهەمی ڕکابەرەکەت نەکریان هەر بەرهەمێکی تر نەکری بەس بەرهەمی تۆ بکرێتن ڤیدیۆکترم بڵاو کرد بۆ نازەم ئەگەر ئەو ڤیدیۆ پێش ئەوە بیان ئەو پاش ئەوە بی ئەپلۆدیکەم باسی براندێک دەکەم کە ناوی پیک دیزاینە ئیجانتایە شێوازی کەستمەر سێڤیسی ئەو براندەی تەماشەکە لەگەر شێوازی کەستمەر سێڤیسی شەریکاتی خۆمان و سیارات تەماشکەکەەوە براندەکی سیارەیە براندەکی جانتایەوەش یعنی کە ڕاستە شتەکان لێک دوورم بۆ مقارنەوە بەراورد بەس من وەک میسال پێت دەڵێم کە بزانە شێوازی بیرکردنەوەی عقلێتەکەی جارێت واز دوی بینێ شێوازی جێبەجێکردنی ئەو بیرکردنەوەی یان ئەو عقلێتی کە چۆن و چۆنی ئەو شتێکی ترە بەس شێوازی بیرکردنەوەکە لە هەمووی ئەساسترە چکە ئەو بەری بناخی لەسەردا دەنرێت ئەو ڤیدیۆ وتم بە کورتی و بە خێرای باسی ئەوەتان بۆ بکەم ئەوەی کە لە بەرچاومە ئەوانەی زیرەک من دەزان چۆنە و قەزدم چۆنە و قەزدم چەند کۆمپانیا و کۆمپانیاکە و چۆنیش دەکەن و چۆنیش ناکەن ئەوانەی بە پێویستیش ئاگدارین ئەدەبی زیاتر ریسێرچ بکەن و لایک و ڤیدیۆ لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چەنەڵەکە خواتان لەگەڵ